یەکێک لە ئەو بەرهەمە نوێیانەی کە لە ئێستادا هونەرمەند میران عەلی کاری تیا کردەوە و هەروەها تیزەرەکەی بڵاو کردوێتەوە بەرهەمی دڵ درۆ ناکە کە بەم زوانە هونەرمەند میران عەلی بڵاوی دەکاتەوە. بێگومان لە هەردوو پێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرامی تایبەت بەخۆی ترێیلەری بەشێک لە بەرهەمە نوێیەکەی بڵاو کردوێتەوە کە تیایدا ئاماژە با بڵاوکردنەوەی نوێترین بەرهەمی خۆیەکات کە لە ڕووی با بڵێن بڵاوکردنەوە یاخود لە ڕووی کاری نوێوە بەو شێوەی کە کارێک لە کلیپێکی نوێدایان لە بەرهەمێکی نوێدا بکات جیاوازی هەیە لەگەڵ کارەکانی پێشووتریا و هەروەها وەک کارێکی تایبەتیش وەسفی کردووە. هونەرمەند میران عەلی لە هەردوو پێگەی خۆی بێگومان تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و هەروەها لە ئینستاگرامی خۆی ترێیلەری بەشێک لە بەرهەمە نوێیەکەی بڵاو کردوێتەوە تایدا ئاماژەی بە بڵاوکردنەوەی نوێترین بەرهەمی خۆی داوە کە لە ئایندێکی نزیکە کە کارێکی تەواو جیاواز و تایبەتە بێت کارێک لە ڕووی دەنگ و کلیپەوە و لە ڕووی نوێگەریشەوە نوێگەریتیایە و ڕەچاوی کلتور و ئادابی کۆمەڵایەتیشی کردووە.